یاخوا گشتمان کردوینە بەر شفاعەتی پێغەمبەر و ڕەمەزانمان لێ قبوڵکا و ئەو خەڵکیژە کورە دەگەڕێنەوە بۆ لای خوا با باران بارێنێت دەینت بە تەختەی منم ئایسە تۆ بەکەن بانگی شێوان بارانە باری خوای گەورە بە ڕەحمە بەڵام خەڵک سەرکێشیەکە لە حەد بە دەرێ کەوتمە سەر ڕێ بە تاقی تەنیا ڕۆیشتم بەرەو مزگەوتەکەی خوا لە دوای نیوەشە و چاوپڕ لە گریان هاتوومە دەرگای ڕەحیم و ڕەحمان هاتوومە دەرگای هەروەکو سوالکەر ئەتۆ لێبوردەی تەنیای داد پەروەر هاتوومە دەرگای من بە هەژاری بۆ هەموو عالەم پەروەردگاری هاتوومە دەرگای منی شەرمەسار ئەتۆ لێبوردەی ئەی پەروەردگار ئەتۆ لێبوردە و غەفور و غەفار لەیلەت القەدرە و پەنام هێناوە ئەتۆ بەخشندەی خۆ وعدت داوە ئەمن میوانم ئەتۆش ساحب ماڵ نەمگێڕیتەوە بەدەستی بەتاڵ یا ڕەبی خوایە لایەقتە خوابی لایەقتە خاوەن عەرز و سەمابی هەر گوناحبارێ گەڕاوە بۆ لات ئەتۆ لێی خۆشبی قازی الحاجات ئەمنیش بەندەیە لە گوناحکاران پەنام هێناوە ڕەحیم و ڕەحمان ئەی خوای گەورەی لە عەیب بەری من تاوانبارم تۆش دادپەروەری زۆر بیرم کردۆ لە گەورەی تۆ عەقڵم نەیبڕی یەک چرکە بڕۆ هەر خۆ دەزانی دەسەڵاتی خۆت تا ئەمرم ئەمن سوژدە ئەبەم بۆت گەر 100,000 ساڵ عەمری بێ حەمە سوژدە بەم بۆ تۆ هێشتا هەر کەمە یا ڕەبی خوایە لایەقتە خوابی لایەقتە خاوەن عەرز و سەمابی غەیری دەرگای تۆ ناچم بۆ لای کەس تۆ خاوەن دەرگای هەر تۆ دەرگا هەست غەیری دەرگای تۆ ناچم بۆ لای کەس تۆ خاوەن دەرگای هەر تۆ دەرگا هەست